مستەفا دوای ساڵی 1970 16 ساڵ ئاواری ئوردوگای کەنگاوەر بووە لە پارێزگای کرماشان لە خۆرهەڵاتی کوردستان. واژوو دەکات تاکو یاسای قەرەبەی حکوومەتی عێراق کاری پێ بکرێت. ڕێکخراوی ڕزگاربووانی چەکی کیمیایی بۆ ماوەی 3 ڕۆژ، 2 ڕۆژ لە هەڵەبجە و ڕۆژێک لە سلێمانی بەردەوام بۆ مەبەستە واژوو کۆ دەکاتەوە. وەڵڵا ئینشاڵڵا ئومێدمان هەیە و چونکی کۆتەزانی هەڵەبجە لێی قەوما لەم کیمیاوی بارانە زەرەر و زیانێکی زۆرمان کرد و ئاوارە بووین و ماڵ و مناڵمان تیاچوو. ئیتر ئومێدوارین کەوا ئینشاڵڵا قەرەبوومان بۆ بکەنەوە. ئێمە ڕۆژتوین لەگەڵ چوینە دەڵەمە لە ڕۆچوونە ڕێشاو لە ڕێشاو بە تەیارە بگەنە ئەو بەر بۆ هند بۆ لە شرکە لێوە چووگەین بۆ هەرسین ئتر بۆ ناڕەحەتی بە کیمیا باران و بە ناڕەحەتی و ئەوە عەزتمان بۆ باقی دنیای داوای لە حکوومەتی عێراقین قەرەبوومان بۆ بکاتەوە. خەڵکی هەڵەبجە فەقیرە و داماگە و هیچ شتێکی بۆ نەکراوە. هاوڵاتیانی هەڵەبجە دەڵێن تا ئێستا حکوومەتی عێراق قەرەبووی نەکردوینەتەوە. لە کاتێکدا مافی خۆمان و پێویستە وەک چۆن ئاوارەکانی ڕەفحا قەرەبوو کراونەتەوە ئەوانیش ئەو مافیان پێ بدرێت. ئەوانەی ئۆردوگای ڕەفحا لە 2013ەوە قەرەبوو کراونەتەوە و بەردەوامیشە، بەس ئێمە هەڵەبجەیەکان بەداخەوە بێبەش بووین لەو قەرەبووە. قەرەبووەکەش وەکو زیندانێکی سیاسی جێبەجێ دەکرێت کە هەر نەفرێک لەو خانەوادەیە لەو خێزانە کە ڕزگاری بووە مانگی 1,200,000 بۆ بڕاوەتەوە بەس بەداخەوە بۆ ئێمەی هەڵەبجەیەکان تا ئێستا بێبەش بووین. پاش کۆکردنەوەی واژووی خەڵکی هەڵەبجە لە ڕێگەی یاداشتێکەوە ئاڕاستەی سێسەرۆکایەتەکەی عێراق دەکرێت لە گەری وەڵام نەدانەوەیان لە دادگای فیدراڵی سکاڵا دەکەن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.